بە دوایین زانیاری چیە لە پەرلەمانی عێراق؟ بەڵێ زرێبار سڵاو لێ بە دوایەوەی کە دانیشتنەکە هەڵگیرا بۆ ماوەی یەک کاتژمێر وا برارە نزیکەی 15 بۆ 20 خولێکیکە بەسرێتەوە ئەوە دوایەوە دێت کە بشێویەک لە نێوان ئەندام پەرلەمانە کوردەکان و لەگەڵ ئەندامانی مانگرتووە دەستی پێکرد من بۆ زیاتر زانیاری بۆ هۆکاری بشێویەکە لەبەرەوەی تایبەتە بە ئەندام پەرلەمانە کوردەکان ئەو ئەندام پەرلەمانم لەگەڵایە کە شێوەکە لەگەڵیانە ڕووی دروست بووە لە نێوان خۆیان و ئەندام پەرلەمان مانگرتوەکان کاک ڕێبوار تەهاوە خاتو ڕەنجین ئەگەر هەردووتان بێن ئێرە کاک ڕێبوارەمێ لە تۆ دەست پێ بکەم برینداریشی سەرەتا سەلامەتە بەڵام هۆکاری دروستبوونی بشێوەکە لە چیەوە؟ بەڵێ سواز بۆ جەنابتان سواز بۆ نارتی دیارە ئێمە ئەمڕۆکە لەناو جەلسەی پەرلەمان کە هاتی نەژوورەوە بینیمان ناوی سەرۆکی کوتلەکەمان و فراکسۆنەکەمان لەنێو پەرلەمان شکاوە ئەمە لایەکی دیکە کاتێک کە سەرۆکی کوتلە بەڕێز ئاڵاخان مداخەلەی کرد و باسی ئەوەی کرد کە سبەینێ یادی ئەنفالە ئێمە وەکو کورد لامان گرنگە خوێنی شەیدەکانمان لامان گرنگە ساڵی یادی ئەنفال ئەمانەوێت بۆ ئاراستەیە جەلسەکانی پەرلەمانمان بڕۆین قسەی زۆر ناشرین و ناشیاویان بە کەسوکاری شەهید و بە ئەنفال کراوەکان کرد لە نێو پەرلەمانی عێراق ئەوانەی کە لە ریزەکانی پشتەوە دانیشتون بۆیە پەرلەمانتارەکانی ئێمەش ڕەدیان داینەوە و جاری دووەم کە من مداخەلەم کرد داوام کرد ئەوانەی کە ناوی فراکسۆنەکەی ئێمەیان شکاندووە لە پەرلەمانی عێراق دەبێت بە ڕسمی اعتیزار بێنەوە بۆ هۆی وتم ئێمە هاتوین شەراکەتان لەگەڵا بکەین ئێمە بەشدار بووینە لە بنیادانی عێراق و ئێوە حزبەی کە ئێوە ناوەکەیتان شکاندووە حزبی جەنابی فەخامەتی مام جەلالە و هەمووتان دەزانن ڕۆڵ و دەوری فەخامەتی مام جەلال چییە بۆیە لێرەوە لەم منبەرە داواتان لێکەم بە ڕسمی اعتیزار لە فراکسۆنەکەمان بکەن و پاشان وتم قسە و سوکایەتی بە کەسوکاری شەهید و ئەنفال ئێمە وەکو کورد قبولمان نییە لەو قسانەیە بووین دیسانەوە دەمانزانی دەبەی ئاویان بۆ تێگردین دەبەیەکی زۆر ئاویان تێگردین و خوشکی عەزیزم ڕەنگین خان و هاوڕێیانی دیکە کاکشوان دکتۆر شێرکۆ ئەوانش هاتنە جواب و پاشان هاتنە پێشەوە لێمان بەحقیقەت تا ئەم دەقەیە ئێمە ویسمان وەزعەکە هاتەکەینەوە بەڵام دەستیان لەو خوشکی بەڕێزم ڕەنگین خان بەرزەوە کرد ئەگەر ئافرەت وایە ئێمە تا ڕادێگەمان دەست لە ئافرەت بەرز ناکەینەوە چونکە ئەوە عورف و عادەتی ئێمە نییە ئەوە تەربیەتی نەتەوەی ئێمە نییە بەڵام پیا و دەست لە ژنی ئێمە بەرز کاتەوە و دەستی بۆ بوەشێنێت دیسانەوە دەیڵێمەوە ئەوە ئێمەی کورد نین ئەوە ئێمە نین لەسەر ڕێبازی جەنابی مام جەلال پەروەردەکرابین دەست لە شەرەف و ناموسمان لەناو پارلەمانی عێراق بەرز کرێتەوە قسە نەکەین بۆیە ناچار قسەم کرد ئەوە حەقی خۆمان لیان وەرگرتنەوە ئەوەی کە پێویست بوو لەگەڵیان نەکردن من دێمەوە لای تۆ مێ بڕۆم بەلای خاتو ڕەنگین کە ئەو پێم وابێ ئازار درا لە نێوان ئەندام هۆکاری ئەوە چی بوو ینی بۆ لە تۆ درا لە ناو لە کاتی شەڕەکە چکە شەڕەکە پێم وابێ لە تۆ درا دواتر شەڕ دەسی پێ بەڵێ تەفاسیلی کێشەکان باس ناکەم هاوکارم برای بەڕێزم کاک ڕێبوار باسی کرد بەڵام لەو کاتی کە بەڕێز ئاڵاخان داوای مداخەلەی کرد و باسی ئەوەی کرد کە ئەو لیستەی کە 171 ئەندام پەرلەمان پێی داوایان کردووە کە هەر سێ سەرۆکایەتێکە بگۆڕێ مشعان جبوری دایە دەستی هەیئەی ڕئاسە مشعان جبوری دایە دەستی سەلیم جبوری ئەمە لێرەیان نقطەی ئیستیفزازی ئێمە بوو کەسێک کە دەستی سوورە بە مێژووی ئێمە دەستی سوورە بە خوێنی هاونیشتیمانیانی ئێمە کەسێ دەستی سوورە بە ڕۆڵی ئەو هەموو هاونیشتیمانیە کە بەیانی یادی 182 هزار ئەنفالی کووردە ئەو بچێ داوای چاکسازی بکات و مەلەفی چاکسازی بیادە دەستی سەرۆکی پەرلەمان ببێ بە سەرۆکی پەرلەمان و ببێ بە نوێنەری ئەم میلەتە ئەمە لێدا ئەو نقطەی بوو کە ئێمە ئاڵاخان تێدا هەستا و داوای ڕوونکردنەوەی کرداوی کە ئێمە قبوڵی ناکەین ولەو کاتەیە کە ئاڵاخانم قسانێک کرد عالی نسڵی جارێکی تر قسەی کردە و بە ئەسلوبە ناشرینەکەی خۆوەکو ئەوی کە بە بەردەوامی دوژمنی کوردە و بەرپەرچی زۆر توندی هەیە بەرامبەر بە کورد و قەزیە کوردیەکان قسەی کرد من بۆی هەستام داوام کرد کە بێدەنگ بێت چەند جار تکرارم لێ کردووە کە تۆ بێدەنگ بە مافی ئەوە نیە لەسەر ئەو مەلەفە قسە بکەی ئەمە جاری یەکەم بە شێوەیەکی هادیئی کببوویەوە و هاوکارانیشم لە هەمان کاتا هاوکارم بوون و تەئیدی منیان کرد و پشتی ئێمەیان گرت کە ئەو بێدەنگ بێ ئەمە جار یەکەم جاری دووەم کە بەڕێز ڕێبوار تەها مداخەلەی هەبوو داوای ئەوەی کرد کە ئێمە مێژووی ئێمە مام جەلال لێرە دروستی کرد و ڕایگرتە و شەراکەتی کورد و عەرەب و شیعە و سونە هەموو مکەوناتەکانی لێرەدا دروست کردەوە و چەترێک بۆ کۆکردنەوەی هەموو کێشەکان و هەموو لایەنە جیاوازەکان و پێویستە ئەوانی کە باسی هەڵەبجە و ئەنفال و شەهید و مێژووی ئێمە ئەکەن داوای لێبوردن بکەن لەو کاتێکە ئەو قسەی کە کە بە داوای لێبوردن بکەن جارێکی عالی نسڵی لە دواوە دەستی کردەوە بە قسەکردن پێم بڵێ چەند کەس بوو لە توێیاندا چەند ئەندام
ئەمە وەکو خۆی بۆ دوازکەم بە سەرعی لەو کاتە دیسان عالیۆ نسەیف دەستی کردەوە بە قسەکردن کە هەر ئێوە شەهیدتان نیە ئێوە نازانم دقیقن قسەکانی چی و بەڵام قسەی بە شەهیدەکان و ئەنفالەکانی ئێمە کرد و بۆیە جاری من خۆم پێ نەگیرا هەستان وەلی منەوە دەبە ئاوەکە بۆ عالیۆ نسەیف ڕۆژ و خۆشبەختانە بەری کەوت و ئەوانیش ڕەتفعلیان هەبوو بەرامبەر بە ئەو هەستان و جنێوی ناشرینیان ناو کاک ڕەبوارتەها هەستا لەگەڵمانە و کاکشان و کاکشێرکە و هەموو کاکەکانی تریش ناتوانم لێرە و ناوێن بن بەڵام بە شێوەیەکی گشتی کوردەکان هەمویان پشتیوانمان بوون و هاوڕابووین لەسەر ئەوەی کا بەرپرچی ئەو تۆمەتانە بدەینەوە و لەو کاتێکا من لەگەڵ عالیۆ نسەیف قسەمە کرد پشتم لەوە بوو کە کەسێک لە دواوە لە منیە علی سوبحی بوو پێم وایە 100% تاکیدین بەڵام تەسجیلەکەش ڕوونی کردەوە کە بڵێ علی سوبحی برازاکەی مالیکیە ئەوانەی کە بەشدار بوون و دەستیان سوورە بە خوێنی ئێمەوە چەوسانونیانەوە هەوڵی لە ناوبردنی کوردیانە ئەوانە بێنجارێکتر لە پشتەوە لێمان بن ئەوەی قابلی قبوڵێ ئێمە فێرین ڕوبەڕوو لە خەڵک بین و قبول ناکەین کەس لە پشتەوە لێمان بە بۆیە هاوکارم ڕێبوارتەها زۆر لەوە خراپتری پێ کرد کە ئەو بە ئێمەی کرد. زۆر سپاس من دێمەوە لای تۆ کاک ڕێبوارە ببین بۆ لای تۆ شەڕەکە لە دەستی پێ کرد و کۆتاییشی پێات بەڵام منەمێ پرسیاری ئەو بکەم ئەم دانیشتنە تایبەت بوو بە ئەندامە مانگرتوەکان ئێوە لە ناو لیستی مانگرتوانە نەبوون هۆکاری بەشداریکردندا لە دانیشتەکەیە چی بوو؟ بەڵێ پێشەوەی جوابی ئەو پرسیارە دەمەوە کاگومێت حەزەکەم بەس یەک ڕوونکردنوویەکی دیکە بدەم دوو خاڵ هەبوو کە ئێمە ناچار بووین ئەو تەسەڕفیان لەگەڵا بکەینەوە بەرحەقەت هەرچێکمان لیان قبول کرد بێ قبولمان کردوون بەڵام کاتێک کە قسە بێتە سەر کەسوکاری شەهید و ئەنفالکراوەکان ئەوە ئێمە نین لیان قبول بکەین و پاشان بەوەش نەوەستنەوە دەست درێژی بکەنە سەر ژنانی ئێمە لە ناو پەرلەمانی عێراق و پیاویش دەست درێژکە ئەوە غیرەتی ئێمەی کورد نەبوو بۆیە ناچار بووین ئەو تەسەڕفیان لەگەڵا بکەین و دەستم لیان وەشاندە و لەشی پەشیمان نیم ئەمە بەشی دووەمیان بە سەبارەت بە پرسیارێکی جەنابەت حەزەکەم ئەوە بزێ ئەم جەلسەیەکی ئیستیسنایی بوو نەک تەنها بۆ مانگرتووەکان واتە 50 ئەندام پەرلەمان توقيعان كو كردبو داوي دانشتنيكي نا آسايان كردبو لسروكي برلمان ولا هي رئاسة وإيمش وكو كرد بو لبغداين معقول نية جلسة بكري لبرلمان وإيمي كرد بجدار نبي نزانين أوان بلانيان بدستو بو أوان إيانويت بشي كرد بشكي كرد لم حكومتي استا يعني لم شراكتي كاستا هي بشوي لشي وكان فراموش ممكن ما وكاني بيشوتر دسكاري وزير كردكان يعني كردين واستيان دوري امكنوا ومرشح كانديدي وزير يعني هنا بيقران نوبو فراكسون كردستان كان مان بيقران نوبو احزاب السياسيه كان كردستان مان بويا هر جاري ببلانك دينا بيشوا ام بلانيان روبرو يان بوينتوا و ئێمە بەشدار بووینە بە حەقی خۆمان زانیوە و دەشبێ بەشدار بین چونکو ئێمە بۆ هاتوین بۆ بەغدا جەلسەی پەرلەمان بکرێ و فراکسیۆنە کوردستانەکان بەشدار نەبین ئەوە پێم وایە بەکاری خۆمان هەڵساوین بۆیە بەشدار بووینە. کاک ڕێبوار داوا کرا کە سەرۆکایەتی کۆمار بێتە دانیشتنەکەوە دێتە دانیشت ئەم جەلسەکەی ئەمڕۆ هەڵگیراوە بۆ سبەینە نازانم بۆ سبەینە دێیان نایە بەڵام بەش بە حاڵی خۆم تەسەور ناکەم بەشدار بێ لە دانیشتی پەرلەمان بەڵام جەلسەی ئەمڕۆ هەڵگیرا کۆتایی پێ هاتووە سبەینە جەلسەکە ئەکرێت کە ڕۆژی پێنجشەمەوە. زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ خات و ڕەنگینیش سپاس بۆەوە هیوای سەلامەتی بۆ تۆش بەڵێ ئەوەی جۆت لێ بوو زرێبار لەسەر زاری خۆیانەوە ئەوەندان پەرلەمانەی کە لە ناو پەرلەمان شەڕیان لەگەڵا کرا چیرۆکەکان جێڕایەوە بۆ ناتی بەڵام ئەمێ بڵێم کە ئێستاوە زەنگی بڵین دانیشتنەکەیە ئەگەر چی ڕێبارتا ئاماژەی بۆ کرد کە دانیشتەکە گیرا بۆ سبەی بەڵام بە پێو زانیاری لای منە هەڵبەتە ئەو لەناو جەلسەکە ئەوەی پێدراوە کە بەیانی دانیشتەکە بەڵام پێشەوەی ئەم داخڵ بکەین لێرە ئەندام مانگرتووەکان داوایان کرد کە دانیشتەکە کاتژمێر 4 و 20 خولەک دەست پێ بکاتەوە لەسەر قسەی ئەوانیش ئێستا زەنگی دانیشتنەکە دووبارە لێ درایەوە بەڵام چاوەڕوان نەکرێ ئەم جاریان نیساب تەواو نەکەواتە کاتی یاسایی بۆ کە 165 ئەندام پەرلەمان دەبێت ئامادە بێت بۆی دانیشتنەکە بە ئاسایی بەڕێوە بچێت بە پێی یاسایی بەڵام پێچێت کە ئەم ڕێژەیە لام دانیشتنەی ئێستاە تەواو نەبێت لەبەرەوەی دوای شەڕەکە دوای پێکدادانەکەی نێوان کورد و بەشێک لە ئەندامانی دەوڵەتی یاسام بەشێکی زۆر لە مانگرتووان دەستیان لە مانگرتن و لە ئیمزاکانیان کشانەوە لە ناو لیستەکە و ئێمە چاوەڕانکەین بزانین دانیشتەکە دەست پێ کات یاخودنا. بەڵێ زۆر سپاس بۆ ئومێد محەممەد بەرپرسی نووسنگی NRT لە بەغداوە لەگەڵمان بووی سپاس.